وڵە بەڕێزان هەر سەبارەت بە کۆپ 28 کە لە وڵاتی ئیمارات بەڕێوە دەچێت و مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری کارای هەیە تایدا و لایەنە نەرێنیەکانی گۆڕانی کەشوهەوا لە سەر کوردستان بە تایبەتی ئەو جا عێراقیش بە گشتی چۆنە بێ. ئێمە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵا پسپۆڕی جوگرافیا و کەشوهەوا کە ڕاستەوخۆ لە ستودیۆی ژووری هەواڵ لەلامان میوانە پرسی زیاتر و ڕوونکردنەوەی زیاتریشمان دەست دەکەوێت. کاک دکتۆر زۆر بەخێر بێن. سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لە کۆپ 28ەوە دەست پێ بکەین. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بانگهێشتی فەرمی کراوە بۆ ئەوێ لەلایەن سەرۆکی ئیماراتەوە. خوێندنەوەتان بۆ ئەو بانگهێشتە بۆ سەرۆکی حکوومەت چییە؟ زۆر سپاس. خۆی ئەو بابەتە چەندین ڕەهەندی هەیە، بەڕاستی ڕەهەندی سیاسی خۆی هەیە، ڕەهەندی ژینگەی خۆی هەیە، ڕەهەندێکی جیهانی خۆی هەیە. کەم تا زۆر ئەوەی کە ئاشکرایە پەیوەندیەکی زۆر بەهێز هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بڵێن ئیمارات، شانشینی ئیمارات. پەیوەندیەکان بەڕاستی لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو دیارە لە هەموو ئاستەکە بە تایبەتی لایانی ئابووری تێدا هەیە، لایانی بڵێن سیاسی تێدا هەیە، شتێکی زۆر زۆر ئاساییە. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بە حقیقەت لە بارودۆخێکی جیهانی کە ینی جیهان بە ئاراستەی گەرمبوون دەچیتن و کۆمەڵە دەوڵەتێکت هەیە لەسەر ئاسی جیهان کارکتەرێکی زۆر بەهێزن بۆ دروستکردنی ئەو کاریگەریە، لە هەمان کاتیشدا کۆمەڵە دەوڵەتێکت هەیە کە هیچ کاریگەریەکیان نییە. لەوانە عێراق و لە نێوانیشاندا هەرێمی کوردستان بوونی سەرۆکی حکوومەت و بوونی عێراق لەو جۆرە لەو شوێنە کۆنفرانسە گرنگی خۆی هەیە بۆ پاراستنی مافی ئەو خەڵکانەوە و مافی بڵێ. باش کاک دکتۆر، ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا، ینی تێکدانی کەشوهەوا لە جیهاندا بەڕاستی چەند دەوڵەتێکن، ئەمریکایە، چینە، هیندا، ینی ئەو هەندێکیش ئەوروپایە، وڵاتانی وەکو ئێرە هەرێمی کوردستانوانە ئەو ڕۆڵەمان نییە، ینی کارگەی گەورەمان نییە کە بەرگەهەوا تێک بدەین. بەڵام پرسیار ئەمەیە، ینی ئێمە ئەم هەرێمە بچکۆلەیە چۆن بتوانین کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر هەرێمەکەمان کەم بکەینەوە، چی بکرێ باشە، هەنگاوەکان چییە؟ بۆ خۆ دەزانی باشە، ینی مەسرور بارزانی مەسەلەی سووتاندنی غازی لە تەواوی کارگەکان وەستاندووە، کۆمەڵی هەنگاوی تر نراوە، بەڵام چی بکرێ باشە؟ ئەوەی بکرێتن طبعاً کۆمەڵە شتێک دەگرێتەوە بەڕاستی، ینی ئەوەی دووچاری هەرێمی کوردستان بۆتەوە لەو چەند ساڵی ڕابردوو تقریبا سێ بابەتی زۆر زۆر گرنگە. دانەیەکیان خۆمان هۆکارین، سەبەبکارین، ئەو پەیوەندی بە خۆمانەوە هەیە، ئەمە یەک. دووەمیان هۆکارێکی تری سروشتیەوە هەیە کە ئێمە بەرپرسیار لێ. سێم هۆکارێکی هەرێمی هەیە کە بە هەمان شێوە ئێمە لێیان بەرپرسیار دین. جوگرافیای ناوچەکە بەو شێوەیە خۆڵقاوە و کاری لەسەرکرایە. بۆ نمونە کە باس لە گۆڕانی ئاوهەوا دەکەینەوە، مەترسیەکانی گۆڕان و ئاوهەوا، ئەمە ینی وەکو چۆن دەڵێ بابەتێکی جیهانیە. لێکەوتەکەی لەسەر عێراق بە ئاستێکی زۆر زۆر بەرزدایە. ئەگەر زەرکەوتووە خۆی کاک فەرهاد، یعنی ئەو وڵاتانێک کە جەنابەت تازە ئاماژەت پێ کرد، ئەگەر سین و هەندە و ئوسترالیایە و کەنەدای و ئەمریکا و سین و یەکێتی ئەوروپایە، ئەمانە تا ڕادەیە کەم تا زۆر دەوروبەری لە 1965 بەشدارن لە دروستکردنی ئەو با بڵێن ئەو گرفتە ژینگەیە جیهانیە. لە کاتێکدا عێراق بەپێی داتاکانی نەتەوە یەکگرتوەکان و بەپێی داتایەکانی IPCC کە مەسئولە لەسەرەوەی بەشدارە بە ڕێژەی 0.5 لە 100، یعنی لە نیوەی 1 لە 100. ئەگە هەرێمی کوردستانیش وەکو لەتێک لەو عێراقە وەریگرین، یعنی دیسانەوە تقریبا دەکاتن 0.1 کاتە ئێمە لێ بەرپرسیارینەوە. بەڵام کە لەو شوێنانە دەبینەوە ساڵانە تقریبا دەوروبەری 100 میلیارد دلار تەرخان دەکرێتن بۆ ئەو دەوڵەتانەی کە زەرەریان لێکەوتووە. بۆیە کوردستان وەکو هەرێمی کوردستان یاخود وەکو بەشێک لە عێراق پێویستە لەسەر ئەو وەتەرە ئیش بکاتن، لەسەر ئەو سێکتەرە ئیش بکاتن. وڵاتێکی زەرمەندە لەسەر مستەوای هەر ئەوە ناپلێگەری بەرز بۆتەوە، باران دابەزیە، دیاردەکانی تۆز و خۆڵ وەمانە هەر زۆر زۆر زیادی زۆر کەم بۆتەوە. زۆر ئەمە یەک. دوو چۆن لە تەسیری لە هەرێمی کوردستان کردی، ئەوها تەسیریشی لە تورکیا و لە ئێرانیش کەتیە. ئەو ئاوەی کە لە ئێران و لە تورکیا ئاواش دێتن بامان شێوە، ئەوان پرۆژەی زل و زەبەلاحیان لەسەر دروست کردیە، بە بەتالی بڕێکی زۆر لەو ئەوان گڵ دەدەنەوە، لەو خۆیان دەبنەوە. ینی وڵاتێکی وەکو ئێران پێشترێ لە 1990 ئەو ئاوای بەردەداوە، ئێستا لە هەوڵ دەدا لە 1990 باتن. بەتالی لێکوان ئەنجە کاری دوم ئەوەیە تۆ لەگە ئەو دەوڵەتان چۆن تەنسیق دەکەی، کاریگەری
کاریگەری گۆڕانی ئاوهەوا و کاریگەری سیاسەتی ئەو دەوڵەتانە ناوخۆیانە لەسەر خۆت کەم بکەیەوە. باشی سێم کە خۆمانی ئەو شوێنە ئێستا من و تۆ مقابلە لێ دەکەین 20 ساڵ پێش ئێستا ئاو جۆگەی تێدا و بەڵام ئێستا نمایە بەهۆی ئەو هەزارەها بیری لێدراوە ئاوکەم بۆتەوە و وشکە ساڵی ئەو بابەتان دیاردەی بە بیابانبوون زۆر بەخۆت لە کوردستانەوە. بۆیە ئەوە مەسئولیەتی وەزارە پەیوەندیدارەکانە بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ کە ڕێوشوێنی گونجاو پەیڕەو بکاتن بۆ سنووردانانێک بۆ ئەمەوە. ئیشەکە هەمەلایەنەیە، ینی ئەوە نیە برێ وەزارەتێک بێتن یا دوو وەزارەت بی، ئەمە استراتیزیەتێکی دەوێت بەڕاستی وەکاری لەسەر بکرێتن. هەندێک کەسەیە کاک فەرهاد ینی ئاماژە بەوە دەکەن، ینی هەندێک جیهاتێ ئاماژە بەوە دەکەنەوە لەوانەیە کاریگەریەکان لەسەر ناوەڕاست عێراق زۆر بەقووەتر بی بە بەراورد بە هەرێمی کوردستان. من لەگەڵ ئەو پێچەوە لەگەڵ ئەو بۆسوونە نیمە، پێم وایە زەرمەندی یەکەم لەو گرفتەی کە ئێستا دووچاری عێراق دەبێتەوە بەهۆی گۆڕانی کەش زەرمەندی یەکەم هەرێمی کوردستانە. لەبەرەوەی بۆ نمونە ئەو گەرمایی لە عێراقی هەر هەبووە پێشترێ شتێک نەگۆڕایە، ئەو بارانی لە عێراق هەبووە معدەلی ساڵانەی هەر لە دەوروبەری 100 میلیۆن بووە، ئێستا بوویتە 70 بەڵام لە کوردستانەوە زۆر دابەزیە، زۆر دابەزیە، بەفر وەکو خۆت گۆتەنی تازە زۆر دابەزیە، ئاراستەکانی دابارین لە نزمبوونەوەدایە. تۆ ماوەی چەند ساڵی ڕابردوو تەماشا دەکەی حتا شێوازی بارانەکانمان خەریکە لە شێوەی بارانی بیانەوەسە بیابانەکانەوە بی بارانێکی زۆر بڕێکی زۆر لە ماوەیەکی کورت بە بەلاشە ڕوات هیچ ئیسفادەی نییە. پێشترێوانە بوو نمە باران هەبوو 6 ڕۆژ 7 ڕۆژ باران دەباریتەوە فبتالی کوشت و کاڵ دەکرا و پەرە مانجینۆ مانجیدە دەبوو. ئێستا ئەوانە هەموو گۆڕانکاری بەسەرداهاتی بە ملیارەها دۆلار ملیارەها دۆلار ساڵانە لە هەموو سێکتەرەکان زەرەر لە کوردستان دەکەوێتن. بۆیە مەسئولیەتی حکوومەتە بە حقت شان بداتە ئەو بابەتەوە لە هەموو سێکتەرەکانیش بکات. باشە کاک دکتۆر، ینی دروستکردن ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و ئاودێریەوە هەوڵی داوە هەم سەدە دروستکە هەم پۆن دروستکە و هەوڵدن ئێستا ڕێژەی سەوزایی زیاد بکەن. ئەمە چۆن دەتوانانی کاریگەری هیچ نەبێ ناڵێم ڕێگری دەڵێم کەمکردنەوەی کاریگەری نەرێنیەکان لەسەر هەرێمی کوردستان وەکو باسم کرد ئەو بابەتە ینی هەمەلایانەیە پێویستە لەسەر هەموو جیهاتەکان بەیەکەوە استراتیزیەک دابنرێتن. دروستکردنی پۆن کارێکی باشە و پێم وایە مەشاریعی بچووک و ناوەند تا ڕادەیەک لەو کوردستان لە هەرێمی کوردستان گونجاوە مەشاریعی گەورە ئێستا حالی حاضر لە ڕۆژگاری ئێستادا ئەو ئەهەمیەتەی نەمایە بەدەلیلی ئەوەی ئێستا ئەوە کەم بۆتەوە. مەسەلەن بۆ نمونە کاک فەرهاد ئامارەکانی وەزارەتی پیشەسازی پێمان دەڵێ سەرەتای نەهۆتەکان لە 100 کوردستان اعتیمادی لەسەر ئەو کارەبایە دەکرد کە لە دەربەندیخان و دوکان ئینتاج دەکرا. ئامارەکانی ئێستا پێمان دەڵێ ئەو ڕێژەیە لە 100 دابەزیە نەخێت دابەزیە بۆ 5% باش بۆ 5%. فبالتالي ئەو ناوە مەشاریعانە حد مەشاریعی بچووک مەشاریعی وەسەط ئەمانە لە کوردستان گونجاوە باشە، بەڵام لە ڕووی ئیعلامیەوە ئەوەندە گەورە نەکرێتن لەبەر ئەوەی خوێندنەوەیەکی خراپەی بۆ دەکرێتن لە مەرکەز لە بەغدا. یعنی ئەو مەشاریعانی لە کوردستان دەکرێت مقارنەتە بۆ مەشاریعانی تورکیا و ئێران دەکەن ناکاتە هیچ، بەڵام لە بەغدا خوێندنەوەی خراپ دەکرێتن. تێگەیشتم. زۆر بەڕێز دکتۆر سلێمان عەبدوڵڵا پسپۆری جوگرافیا و کەشوهەوا گەلێک سوپاس بەشدار بووی لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 سوپاس بووی. زۆر سوپاس بۆ